بەناوی خوا من بەختیار مرادم لە ماڵپەڕی دووار ڕۆژەوە لەگەڵتانە لەوانەیەکی نوێیە کە ئەموانش یەکەم وانەی ساڵی 2013 پاش دابڕانێکی سۆر بە داوای لێبوردنێکی زۆرەوە وانەیەم جارش تایبەتە بە پرۆگرامی ئەدۆبی ئافتەر ئیفێکت ئەوی شۆنێتی نووسین بە کوردی ئەم پرۆگرامەواتە ئافتەر ئیفێکت پشتگیری زمانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو کوردی عەرەبی فارسی عیبری ناکات بۆیە ناچارینکەوە بە شێوازێکی کە بتوانین بە کوردی لەم پرۆگرامەیە بنووسین ئەویش بە ئامادەکردنی ئەو تێکستێکەوە ئەمانەوێت لەناو پرۆگرامی ئەدۆبی فۆتۆشۆپ مەحەڵگرتنی فایلەکە بە فۆرماتی PSD و باگراوندەکەشی ئەبێت ترانسپەرەنسی بێت واتە هیچ ڕێیەکی لەگەڵا نەبێت من سەرەتای ئەمە کۆمپۆزیشن نیو کۆمپ ئەم پێوەران هیچ گرنگ نییە کلیکی ئۆکێ یەکەم پاشان ئێمە فایل لە فایل ئیمپۆرت فایل لێرە ئێرە من پێشوەخت دۆکومنتێکی سادەم ئامادە کردووە کە ئەوش بە فۆرماتی PSD هەڵگیراوە تێکستێکی سادەیە ئێرمە ئێرە لێرە لە ئیمپۆرت کایندەکە کۆمپۆزیشن هەڵە بژێرین لە لایەر ئەپشنەکە ئێدیبل لایر ستایل هەڵە بژێرین کلیکی ئۆکێ ئەەکەین پاشان ئێمە ئەم فۆڵدەری کە لێرە کراوەتە لە بەشی پرۆژێکت لێرە کلیکی ئەەکەم ئەبینیکەوە ئەو فایلێکی ئێسە هێنامانە ناو پرۆگرامی ئافتەر ئیفێکتەوە من ڕایکێشمە ئێرە کە هێنامانە ئێرە دەبینی ئەمە لێرا بە شێوەی نیشانەی پرسیار تێکستەکەمان دەرچووە ئەوەی لە سەرمانەکەی لە لایەر لە لایەرەکە یین ئەیکێن بە convert to editable text بەم شێوەی لێیە تێکستی نووسینەکەی من ڕەنگەکەی ڕەشە بۆە کۆمپۆزیشنەکەشم ڕەشە باگراوندەکەی بۆیە دەرناکەوێ تەناوەنەمان لەسەر دووجار کلیکی ئەەکەین لەسەر لایەرەکە لێرە یەن ڕەنگەکەی ئەگۆڕین بەو ڕەنگی کە ئەمانەیە دەبینی کەوا تێکستەکەمان دەرکەوت ئێستا تێکستەکەمان هێنا بزانین ئەتوانین ئەم تێکستە بگۆڕین یاخود نا لێرە دەبینی کەوا تێکستەکە توانین بسڕینەوە کەواتە ئەشتوانین تیا بنووسین بەم شێوەیە تێکستەکە هێنمە ناوەڕاستەوە ئێستا زانیمان کەوا تێکستەکەمان ئەتوانین تێکستەکە بگۆڕین بە شێوەیەکی ڕاستەوخۆ ناو پرۆگرامی ئافتەر ئیفێکتا دەبین لێرە ناونیشانی لایەرەکەش گۆڕا بنووسین بە کوردی وەک ڕەنگەکەمان تاقی کردەوە دیسانەوە تاقی ئەەکەینە دەتوانین ڕەنگەکان بگۆڕین بۆ ڕەنگی کە ئەمانەوەی تێکستەکەمان پاشان یەی سەیر ئەەکەین بزین ئەتوانین فۆنتەکانیشی بگۆڕین یاخودنا من لێرە یەم فۆنتێکی کە هەڵە بژێرم تەنها بۆ تاقیکردنەوە بزین ئەم فۆنتامان هەڵبژاردووە لێرە یەم قەبارەکەی گەوراکەم دەبین کە ئەتوانین قەبارەکەشی گەورە بکەین شێوەی فۆنتەکەش بگۆڕین ئێستا ئەم دوا هەنگاوکەوە بتوانم ئەم تێکستە تاقی بکەمەوە کە تێکستێکی کوردیە بتوانین ئەنیمەیشن بیخینە جوڵە ئەویش من یەم ئەم پەنجەرەیە تۆزێ ئەەکەمەوە لێرە پاشان لە ئیفێکت پریسس ئەگەر ئەمە دەرنەکەوت بوو تەناوانە لەسەر ئەڕۆیتە وینندۆز لە وینندۆز ئەفێکتسان پریسس هەڵبژێریت ئەمەد بۆ ئەکرێتەوە لێرا منێمە بەشی ئەنیمەیشن لەبەرەوەی ئەمە ئەمانەوەیکەوە جوڵەی بینێ لێرا ئەمە بەشی تێکست لەبەرەوەی ئەمە تێکستمان هەیە لێرەیە پاشان پەنجەرەکە تۆزیکە گەورە ئەەکەم من لێرا پێشوەخت چەند جوڵەیەک ئامادە کردو ئەنیمەیشنێک بۆم تێکستە ئێستا بەکاری هێنم دانەیەکیان بزانین ئەتوانین ئەم نووسینە کە بە فایلێکی جیاواز لە فۆتۆشۆپ هێناومانە لە ناو پرۆگرامی ئافتەر ئیفێکتە ئەتوانین بیخێنە جوڵە یان نە تێکستەکەم دیاری کردووە ئێمە بەشی ئەنیمەیشنەکان کلیک لەسەر ئینتەر ئەەکەم دووجار دەبینی بەو شێوەی لێ هات تێکستەکە ون بوو ئێستا یم لەسەر کیبوردەکەم پەنجەرەکە تۆزیکە گەورەکەم لەسەر کیبوردەکەم پەنجە لەسەر سفردا ئەنێم دەبینین تێکستەکە بە ئاسانتری شێوە کەوتە جوڵە کەواتە هیچ کێشەیەکمان نییە ئەتوانین پرۆگرامی فۆتۆشۆپ بەکاربێنین بۆ نووسین بە کوردی لەناو پرۆگرامی ئافتەر ئیفێکت کە ئەمە شوانەی ئەم جارە بوو بۆ وانەی زیاتر دەتوان هەمیشە سەردانی ماڵپەڕی دوا ڕۆژ دۆت نێت بکەن لەگەڵ ڕێزمدا و خواتان لەگەڵ